ئامادە بوون. ئەزیزان ئەمڕۆ پێشەوەی بچینە سەر باسی بنزین بۆ جارێکی تر حەزم کرد یەک دوو خاڵ باس بکەم و ئینجا لەسەر ئەو کێشەی بنزین و سوتەمەنی کە لە هەرێمی کوردستان هەیە هەندێک ڕوونکردنەوە بدەم. ڕاستەکەی سەرەتا ئەمەوێت بە پشتیوانی خۆمان دەست پێ بکەین و پشتیوانیمان دەرببڕین بۆ خوێندکارانی ئەزیز کە لەسەر شەقامەکانن، بۆ مامۆستایانی وانەبێژ و بۆ تەواوی فەرمانبەرانی گرێبەست و هەموو ئەزیزانی کە لەسەر شەقامن یاخود کێشەیەکیان هەیە. داواکارین خوێندکارە ئەزیزەکان، خوێندکارە ئازاکان کۆڵ نەدەن، داوای مافی خۆیان بکەن، هەتا ئەوانە داوای مافی خۆیان بکەن حتمەن دەسەڵات وەڵامیان نەداتەوە. ئەگەر لە 100% مافەکەیشان بەدەستێنن، بەشێکی مافەکەیان بەدەستێنن، مامۆستانی وانەبێژ بە هەمان شێوە فەرمانبەرانی گرێبەست، خۆبەخشەکان ئەوانەی کە لە وەزارەتی لە کەرتی تەندروستیە لە کەرتەکانی تر ئیش دەکەن، هەموو ئەمانە مافی خۆیانە کە بڕژێنە سەر شەقامەکان کە داوای مافی خۆیان بکەن، چونکە وا دیارە ئەم حکومەتە وەڵامی کەس ناداتەوە و هەج ئەزیزێک ئەگەر داوای مافی خۆی نەکات حتمما ڕەنگە حکومەتیش وەڵامی نەداتەوە. و ئێمە ژۆکوونەوەی نوێ بە دڵ و بەگیان لەگەڵیانن، پەرلەمانتارەکانمان لەسەر شەقامن، تەنانەت ئەو کاندیدا ئەزیزانی کە ئێستا دەریشتون نەچونەتە پەرلەمان هێشتا سوێنی یاساییان نەخواردەوە، ئەوانش لەسەر شەقام لەگەڵ ئەو ئەزیزان کە ئێستا خەریکی خۆپشاندانن و من بەش بە حاڵی خۆم وەکو شاسوار و ئێمە وەکوونەوەی نوێ تەواوی پشتیوانیانەکەین لە ڕووی میدیایەوە لە ناو پەرلەمان لەسەر شەقام ئەوەی بە ئێمە بکرێت لەگەڵ یانین، چونکە ئەوانە بۆ بەسیترین بۆ سادەترین مافی خۆیان هاتوونەتە سەر شەقام. هەروەها ئەمەوێت هەر شتێکی کورتم حاضر کردووە ئەگەر یارمەتیم بدەن ڕەنگە دەقێ دوو دەقم پێ بچێت کە بەداخەوە ئەم حکومەتەی ئێستا حکمی هەرێمی کوردستانەکە ئێمە وەکوونەوەی نوێ ناومان ناوە کابینەی کێشە. کابینەی کێشە لەبەر ئەوەی ئەگەر بەس یارمەتیم بن ماشەڵڵا شتەکانە منە زۆرە نووسیمەتەوە، یعنی ڕەنگە بەبیرمانانێت کە بەداخەوە ئەم هەموو کێشەی لە هەرێمی کوردستانە هەیە. ئەم کابینەی حکومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی کێشەی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە. لەوانە کێشەی کۆچی گەنجان کە ئێستا گەورەترین کێشەیە، کێشەی خوێندکاران کە لەسەر شەقامن، کێشەی پەروەردە و خوێندن، کێشەی مامۆستایانی وانەبێژ، کێشەی فەرمانبەرانی گرێبەست و خۆبەخشانی تەندروستی، کێشەی خانەنشینان، کێشەی موچە و دواکەوتنی موچە، کێشەی کۆنەکردنەوەی داهات و دیارنەبوونی داهاتی خاڵە سنوورەکان، کێشەی دیارنەبوونی داهاتی نەوت، کێشەی لاوازی دامەزراوەکانی هەرێم وەکو پەرلەمان و حکومەت و دامەزراوەکانی کە بەداخەوە ڕۆژانە سوکایەتیان پێکەن و وان کرد و دامەزراوەکان قیمەتیان نەبێ و بەهایان نەبێت، کێشەی بنزین و سوتەمەنی، کێشەی گرانبوونی خۆراک و شتومەک، کێشەی کارەبا، کێشەی زیادکردنی باج و ڕسومات و گومرگ، کێشەی نەبوونی کۆمیسیۆنێکی هەڵبژاردننی سربەخۆ لە هەرێمی کوردستان، کێشەی بوونی کێشەی گەورە لە ئەنجومەنی دادوەریدا، کێشەی ڕێگەوبان، کێشەی لافاو کە ئێستا بەداخەوە شارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی هەولێری ئەزیزی گرتوتەوە کە هەموو ساڵێک دووبارە بێتەوە ڕاستە بەشێکی قەدەری خواییە، قەدەری ئیلاهیە، بەڵام ئەوەی کە هەموو ساڵێک تۆ دووبارە بێتەوە حەلی نەکەی ئیترەمە کێشەی ئینسانە و غەڵەتی مرۆڤ و غەڵەتی حکومەتە کە مرۆڤ مەخسەم ئەو کەسانێک کە لە حکومڕان و حکومەتێرن بەڕێوە ئەبن. کێشەی نیشتەجێبوون کە سەدان هەزار خێزان هەیە ئێستا یەکی نیشتەجێبوونیان نییە، کێشەی سیستەمی تەندروستی و بەڕاستی سەدان و دەیان ڕەنگە کێشەی تر کە من نەمتوانی بێ باسی بکەم. بۆیە ئەم کابینەی حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە خۆی دانەچێتەوە، ئەم حیزبانەی کە ئێستا حکومڕان لە هەرێمی کوردستان ئەگەر بە خۆیان نەچنەوە دۆخی کوردستان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ. ئەم نامەی من، ئەم پەیامەی من پەیامێکی حەزەکەم وەکو دۆستانە وەری بگرن، پەیامێکی دوژمنکاریانە نییە، پەیامێکی دوژمنایەتی نییە، پەیامێکە من وەکو تاکێکی هەرێمی کوردستان وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن ئەمانوێت ئەم وڵاتە باشتر بێت. ئێمە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی کوردستان دوژمنی وڵاتەکەی خۆمانین، دڵمان ژانەکە، باوەڕکەن ئەزیزان بۆ خۆشتان، باوەڕکەن بۆ ئەو بینەرانیش. ئەم لەم دوو سێ ڕۆژەی ڕابردووە کە سەرباری ئەو سەرکەوتنە گەورەی نەوەی بەدەستی هێناوە، ینی باوەڕ بکەن بێتاقەت بووین. حتا من یەکێ لە هاوڕەکان پێوتوتی بۆچی بێتاقەت، معقول نیە لەم وڵاتە ئەم هەموو کێشە هەیە. ئێمە ژۆکو هێزێک لە هەرێمی کوردستان هەز بە بەرپرسیارەتیەکەین. ڕاستە ڕەنگە ئێمە حکومەتمان بەدەستەوە نییە، دەسەڵاتمان بەدەستەوە نییە، بەڵام باوەڕ کە ئینسان دڵی ژانەکات، خەفەتە خۆی کام وڵاتام هەموو کێشەی هەیە. گەنجەڕوا بۆ خارج وڵاتەکەی بەجێ هێڵێت تۆ خەفەتی پێخۆی، تەلەبە سعی کردو 12 ساڵە خوێنێ داهاتوی نییە ئەبێ ئینسان خەفەتی پێ بخوا.
تاوانکو باس کرد و دایان کێشەی تر بۆیە داوا لە بەرپرسیانی یەکێتی پارتیەکەم و شخصی یەکەمی یەکێتی و پارتی تکایە بیر بکەنەوە وڵاتە ئێستا ینی بەتەمای چین ئەم وڵاتە بەکوێ ئەگەر ئێمە هەموو لایەک ئەگەر بیری حلی لێ نەکەنەوە ڕۆژ بەرە وڵاتەکەمان بەرەو داڕمان و بەرەو وێرانبوو نەڕوە تکایە ئەم وڵاتە واهی ناچە بڕێەوە ئەم هەموو کێشەی هەیە عەقڵی ئەوێ ئیدارەی ئەوێ لێبوردەیی ئەوێ بەدەمەوە هاتنی هاوڵاتیانی وێ خەڵک کێشەی هەیە خەڵک دەیان کێشەی هەیە ئەگەر بەرپرسانی حکوومەت وەڵامی ئەم کێشانە نەدەنەوە کێ وەڵامەداتەوە ئەوە تا ئێستا نرخینەوت بەرزە ئەم هەموو داهاتەمان هەیە ئەم هەموو پارەیە هەیە ئەم هەموو داهاتە لە ناوخۆ کۆکەنەوە کە من پێم وایە بەشێکی زۆری بەناحەقە چونکە ئێمە نەوتمان هەیە بۆ کوێ ئەڕوا ئەم پارەیە بۆ ئەم پارەیە نایەتە گرفانی خەڵکەوە بۆ موچە لە کاتی خۆیان دابەش ناکەن بۆ هەلی کار بۆ گەنجان ناڕەخسێنن بۆیە هیوادارم ئەمە بە فرسەت ئەزانم کە ئەو بەرپرسانی کە ئێستا ناو یەکێتی و پارتیان و بڕیاریان بەدەستە ئاوڕێ لەم وڵاتە بنەوە هەتا کار لە کار دەرنەچوە هەتا کار لە کار نەترازاوە هەتا وڵاتەکە بەرەو خراپتر نەڕۆشتووە چونکە ئەمە بەرپرسیارەتێکی ئەخلاقی و پێشەوەی بەرپرسیارەتێکی سیاسی و ئیداری بە لەسەر شانتان بەرپرسیارەتێکی ئەخلاقیە ئێوە ئەمڕۆ لە بەردەم بەرپرسیارەتێکی ئەخلاقیان یا بەجێی بێڵن بۆ خەڵکانی تر با بەڕێوەی برن ئەگەر ئێمەمانان نەمانزانی بەڕێوەی بەرنەوە کاتە ئێوە ژێن هەمانم قسان لەسەر ئێماکەن و لامانە بنەوە یاخود چاکیکەن و من داوا لە هاوڵاتیانی ئەزیزەکەم ساڵی داهاتوو هەڵبژاردننی هەرێمی کوردستانە ساڵی داهاتوو ئەو بەڕێزانی کە نەچن بۆ دەنگدان لایەنی کەم بەشێکیان لە 100 لە 115 بچن بۆ دەنگدان نەوەی نوێ بکەنە هێزی یەکەم تاکو نەوەی نوێ بتوانێت هەموو ئەم کێشانە چارەسەر بکە کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستان و خەڵکەکەی گرتووە. سەبارەت بە کێشەی بانزین ڕاستەکەی کامەویستە قسەی لەسەر بکەم ئەزیزان نەوەی نوێ نە لە حکومەتە نە دەسەڵاتی بەدەستوێ نە حکومەت هەرێمی کوردستانی بەدەستوێ نەوە زاری سامان سروشتەکانیشمان بەدەستوێ من ڕاستەکەی تاوان بەش بە حاڵی خۆم شانازی پێوەکەم وەکو شاسوار و هەکو هاوڕێکانشم و برادرانی نوێی نوێ بەش بە حاڵی خۆمان جارە شانازی پێوەکەین کە ئێستا نەک خەڵکی ئەزیز چاویان لە نوێی نوێ بۆی کێشە حلکە ئێستا مالیاتۆم حکومەتە شکست خواردو هێشتایی لە نوێی نوێ ئەڵێ نوێی نوێ کا بانزین بۆ دابەش ناکە وەکو وای وەزارەتی سامان سروشتەکان دەست شاسوارەوە بێ طبعاًەوە ئەو پەڕی شکستی حکومڕانی هەرێمی کوردستانە لە هیچ وڵاتێکی ئایسە تەئکیدم ئەم ڤیدیۆیانە خەڵکی بیانی ئەیبیسێتەوە تاوان جگە لە خەڵکە ئەزیزەکەی خۆمان و جگە لەم سەحەفیە ئەزیزانە دڵنیام خەڵکی بیانی ئەیبیسێتەوە ئەڵێن نەبووە لە هیچ وڵاتێکی دنیاە حکومەت دەسەڵاتداری حکومەت بڵێرە ئەو فۆسیۆن بۆ بانزین دابەش ناکەی لە کاتێکامە نە حکومەتمان بەدەستەوەیە نە وەزارەتی سامان سروشتەکانمان بەدەستەوە بەڵام سەرباری ئەوە لە ئێستاوە لەم دقەی کە من قسە لەگەڵ جەنابتان ناکەم نەوەی نوێ دیسانەوە جارێکی تر بۆ جاری دووەم ئێستا بانزینی 500 دیناری دابەش دەکەینەوە بۆ عینە جاری پێشوو چۆن تقریبا نزیکەیمانی دابەشمان کرد بۆ هەمان فەتی لەو شێوەیە بانزین دابەشەکەینەوە و تەنها لەم دابەشکردنی بانزینە دوو پەیامان هەیە چونکە بۆی سەریح بین کێشەی کوردستان بە ئێمە حل ناکەی کێشەی کوردستان بە یەک بانزینخانە حل ناکەی کێشەی کوردستان بۆ حل نابێت کە شاسوار بێت بانزین دابەشکە بەڵکو کێشەی کوردستان بۆ حل بێت کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو باج و گومرگی کە لەسەر سنوورەکان دایانناوە نەی هەڵن و ئەو هەموو سەرانەی کە بە جگە لە باج ڕسوماتی حکومی لە کۆمپانیەکانیشی وەرەگرن کۆمپانیەکانی ئەوانەی کە خەڵک بانزین و گاز و سوتەمەنی هێن یەک دوو کۆمپانیای حیزبی یەکێتی پارتی باج و سەرانیان لێسن ئەوانە نەمێنێ و ئەو پاڵاوگانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانن کە کاتی خۆی حکومەتی عێراقی بە هەدیە یاوێتی بە خەڵکی کوردستان ئێستا پاڵاوگەکانی ناوە بە دوو کۆمپانیای حیزبی یەکێتی پارتی بانزینیان گران کردوەوە لە سنوورەکان باجیان داناوە بۆ ئەوەی بانزین گران بێت و پاڵاوگەکانش قازانجی زیاتر بکە ئەمانە لابن کێشەی بانزین و سوتەمەنی حلە بێ ئەزیزان بۆ ئەم سەحەفیە بەڕێزانە هەر بۆی بزانن کێشەکە ئەمەیە دوو پاڵاوگە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە حیزبە بۆی هەمووتان بیزان ئەم دوو پاڵاوگەیە ئەگەر بانزین گران بکات قازان زیاترەکە لیترێ بانزین تەسفیەکردنەکەی 180 دیناری تێچێ هەمووتانی ئەو سەحەفی خەڵکی ئەزیز نەتوان تحقیق لەم قسەی من بکەن 180 دیناری تێچێ ئەگەر حکومەت هەرێم خۆی تەوان هینەکەی باتێک کە هەندێک کەس زیاتر زۆر لەوش کەمتری تێچێ بەس قەینا ئێمە با 180 کەشان بۆ دابنین ئەم دوو پاڵاوگەیە ئەگەر بانزین لە بازار گران بێت ئەوان قازان زیاترەکەن لە بری ئەوەی لیتی بن بە 400 دینار بیفرۆشن لیترین بە 900 دینار بیفرۆشن دوو پاڵاوگەکەی یەکێتی پارتی قازان زۆرەکە بۆ ئەوەی ئەم دوو پاڵاوگەی یەکێتی پارتی قازان زۆر بکە ئەبێ حدودەکان بگرن
ئەزیزان ئەمە یەک کێشەکە ئیتر هەچ کەسێ هەچ حیزبێ هەچ دەسەڵاتێ هەچ وەزیرێ هەچ پەرلەمانتارێ هاو غێری ئەم قسەی منی کرد باوەڕکەوە بزان خۆی شەریکە لە دزیەکەیە و بزانن پەردەپۆشی دزیەکانەکە بۆ ئەوی پاڵاوگەکانی یەکێتی و پارتی قازانجی زۆر بکەن حدودەکانیان گرتووە لەبەرەوە لە حدودەکان ناڵن هەموو کەس بە ئازادانە سوتەمەنی بێنێ باجێکی زۆریان خستۆتە سەر هەم لە حدودەکان پارەی زۆریان دەستەکەوێت لە باج ڕسومات کە بەشی کێچە بۆ کۆمپانیا حیزبەکان هەمیش پاڵاوگەکانیان پارێکی زۆریان دەستەکەوێت کەواتە دوو جاریکێتی پارتی پاری دەستەکەوێت بۆیە بنزینی گران کردووە بگەڕێمەوە سەر قسەکەی خۆم ئێمە ئەمڕۆ دەستەکەینەوە بنزین دابەشکردن ئەمە کێشەکە حل ناکە بام قسەی شومێنێتەوە بەڵام لەبەر دوو هۆکارم بنزینە دابەشەکەین حەزەکەم هەموو هاوڵاتیانی ئەزیز ئاگیان لێبێ یەکەمیان بۆی بزاننەوەی نوێ پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن بە هەمان ڕێتم ئیشەکە نەوەی نوێ هێزێکە هەچەنە ئێمەوە بنزینمان شەشدا بەشمان کرد چوارمانی ماوە بۆ هەڵبژاردن بۆ حملە نەبوو بۆ لە کاتی بانگەشەی وەستامان بەسەر با خەڵکێنە لە شاسوارەمی بۆ بانگەشە کردووە ئەو تا ئێستا دوای بانگەشەش هەمان شتەکەینەوە خاڵی دووەمیشی ئەوەیە ئەوە ئێمە دوو جارە سەر و ملیۆن لیتر بنزین دابەشەکەین سەر و ملیۆن لیتر کە تاوان جاری یەکەمیان سەر و 600,000 لیترمان دابەش کردوم جاری ژەگاتە سەر و ملیۆنێ داواکارم بۆ لە بەرپرسەکانی یەکێتی پارتی بۆ ئەو هەموو بەرپرسە بۆ ئەو دوو حیزبەی کە ئەو هەموو پارەیان هەیە ئەوان ئەگەر ئازان ئەگەر ڕاستەکەن بابێن دوو جلیکانە بنزین بە 500 نار دابەش بکەن هەر لە ڕخێمە هەر دوو جلیکانە ئەوە ئێمە سەر و ملیۆن لیتر دابەشەکەین با ئەوان بێن دوو جلیکانە بنزینی 500 ناری دابەشکەن ئێمە نەوەی نوێ ئۆپۆزیسیۆنی وەکو ئەرکێکی ئەخلاقیمانە بۆ خەڵکی ڕوونکەینەوە کە بنزین هەرزان و حکومەت توانێت حلیکە کاکە لایەنی کەم چۆن حکومەتی عێراقی داعمیەکە تۆش داعمیکە لە هەموو دنیاە بنزین سوتەمەنی پەیوەستە بە داهاتی تاکەوە لە ساڵێکە کاتە لە ئەوروپا و بەریتانیا لیتێ بنزین بە دۆلارێکە یا بە $1.5 لەبەروی داهاتی تاک ساڵانە 70 تا 100,000 دۆلارە لە هەرێمی کوردستان داهاتی تاک ساڵانە ئەو تاوانەوەی کە ئیشی ئەم باسی هەموو خەڵکیش ناکەن کە بەداخەوە ئیشانیە داهاتی ساڵ ناگاتە 4,000 دلار واتە یەک لەسەر 20 ئەوروپاش نییە ئەوە بنزینی یەک لەسەر 20 بووە کە بەلایەنی کەمەوە 10 سنت بووە ناکرێت تۆ بنزین بە سەعری ئەوروپا بە خەڵک بفرۆشی بەڵام داهاتەکە و داهاتی سۆماڵ بێت ئەمە لە چه حکومڕانیەکە هەبووە بۆیە نەوەی نوێ ئەم هەنگاوە ئەکا لەبەر دوو هۆکار بۆی بۆ خەڵکی ئیسپاتکەین ئێمە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن بە هەمان ڕێتی ئیشەکەین کە خزمەتی خەڵکە خۆ ئەوە ئیستا هەڵبژاردن نییە با ئەم خەڵک لیادیا بێ و خاڵی دووەم بۆ یەکێتی و پارتی ئیحراجکەین بەڵکو بەم هەموو ملیار دۆلاری کە هەیەە ئەم هەموو سەرۆت و کۆمپانیای کەیانە شعور بیانگرێ شەرم بیانگرێ حیا بیانگرێ تۆزی ئەوانش بنزین بەشکن دابشکن لە ڕقی نەوەی نوێ و لە ڕقی شاسوار آخر خاڵ پێش بچۆن سەر پرسیاری بەڕێستان پرسیاری ڕۆژنامەنووسە ئەزیزەکان ئەوەیە ئەزیزان لە هەموو دنیاە حکومڕانی پێویستی بە حکومەتێک هەیە و پێویستی بە ئۆپۆزیسیۆنێکشێ ئێمە ئەگەر چی ئێستا دانەکانمان بای ئەوە نە بێتنە حکومەتەوە لە هەرێمی کوردستان یا حکومەتمان بەدەست بێت کە پشت بەخوای گەورە لە هەڵبژاردننی داهاتووە دڵنیان یەکەم بە پشتیوانی خوای گەورە دووهەم بە پشتیوانی خەڵک ئەبینە هێزی یەکەم بەڵام لە ئێستادا ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئەم هێزە ئۆپۆزیسیۆنەوە هەموو وڵاتێکی تر زەختەکە فشارەکەینە سەر دەسەڵات ئێمە ناین بەس قسە بکەین بەس قسە بکەین و هەموو ڕۆژێ قسە و چەلەحانێ و یا بەتەنهاوە کردارمانە بێ بەڵکو هاتوونەکو هێزێ چارەسەری ژەخینە ڕوو لەبەرەوە ئەم هەنگاوانی کەنەوەی نوێ عینێت دوژمنایەتی نییە ڕقەبەرایەتی نییە هێندەی ئیحراجکردنی حکومەتاڵین فەرم و کاکەوە ئێمە کردوان دە تۆ شتێ بکە اینجا هەر بۆ معلوماتی جەنابتان لە هەموو دنیاە بازار واتە عەرض و تەڵەب واتە ئۆفەر و دیماند کە شتێ عەرض زۆر بوو تەڵەبی لەسەر کەمە بێتەوە سعرەکەی دائشە ئەگەر دە حیزبی تر لە ڕقی ئێمە یا بەرپرسەکانی یەکێتی پارتی لە ڕقی ئێمە ئێستا بڕۆن دە بنزینخانەی تر دابنێن سەری بنزینە شێت دیقەتی بن بۆ ئێمە هەتا 25ەکەمان بەرز نەکردبووە بنزین بە ئەوە بێ بە 1300 بیرکەنەوە بۆ بەرپرسی حکومی پەرلەمانتار هەبووی بنزینە بە 1300 بۆ کە 25ەکەمان بەرز کردو تا حەدامان کردن لە 900 ئێستا بۆ بە 850 و 800 و 690 و ئەنواع ئەشکال سعر هەیە ینی بۆ باسی داشکان نەکەن ئەمەی ئێمە ئەیکەین ئەوەی ڕۆژنامەنووسانی ئەزیز مەفروزە بیکەن ئەوەی کۆمەلگای مەدەنی ئەوەی نوخبە ئەوەی ڕێکخراوەکان مەفروزە بیکەن ئەم فشارانەیە بۆی وڵاتەکەمان بەرەو باشتر بووە من هیچ ئیسفادەیەکم نییە آخر شش بوورە لە بیرم کەوتەوە هەتم ئەوی پێشوتم آخر بابەتە بەڵام ئەم بەلاوە گرنگە هەندێک کەس ئەڵێ شاسوار یانەوەی ئێوە بۆ کتاب ناکەن داوای بنزین بکەن بۆ خۆتان تاوان ئێمە کتابمان کردوڵێن سنوورەکان بکەنەوە باج لابن بە هەموو کەسێ ئازاد بێ حەچی بازرگانە بە ئازاد بێ لە هێنانی سوتەمەنی ئەڵێنی شاسوار تۆ بۆ کتاب ناکە یانەوەی بۆ کتاب ناکەی خۆ بنزین بێنی وەڵامەکەمان بۆ ئەزیزانە ئەمەیە ئەزیزان ئێمە سیاست بە ئەخلاقەوەکەین
ئێمە کوێندێ حیزب دوو لە ڕووی پەرژینی قایم لە ڕووی بینەران و ئەم ڕۆژنامە عزیزانە بەبێ ڕۆژتانە سیاست ناکەین. من هەموو کەس دەزانێت 3-4 ساڵ 10 ساڵ لەمەوە پێش مەجموعەیە کۆمپانیامان هەبووە ئەوە 4 ساڵ لە 3 ساڵاتونتە ناو کایی سیاسی تەحەدای ئەم هەموو ڕۆژنامە نووسە عزیزانە ئەەکەم تەحەدای هەچی بەرپرسی حکومی ئەەکەم ئەگەر یەک فلس یەک عانە من وەکو شاسوار بازرگانیەکەم کردووە پرۆژەیەکم وەرگرتوێ یەک عانە یەک فلس یەک دینار ئەگە پرۆژێکی وەرگرتووە و تاکاتونتە ناو کایی سیاستەوە ئێمە بەس سیاسەت دەکەین. من ئەم شەڕێکە ئەیکەم یانەوەی ئەم شەڕێکە ئەیکا ئێمە وەکوونەوەی ئەم شەڕێکە ئەیکەین بۆ خۆمانی ناکەم. من کۆمپانیام نییە بنزین بێنم، من ئەمەوێ خەڵک هەمووی بێت بازرگانەکان درگان بۆ بکەن و سنووریان بۆ بکەنەوە باج و سەرانی سەر کۆمپانیەکان و حکومەتیان لەسەر لابن بۆی بنزین هەرزانێ. من خۆم نیمە. ئێمە ئەمانەوە وڵاتەکەمان باشەوە، ئەمانەوە خەڵک بارگرانی لەسەر نەمێنێ، ئەمانەوە ئارد هەرزان بێ، شتومەک هەرزان بێ. لەبەرەوە ئەوانەی کە باسیوانەکە شاسوار بۆ خۆی ئەو شتە ناکات ئێمە با بازرگانی ناکەین. ئێمە وەکو هەندێک حیزب چامان لەوە نییە سیاستش بکەین و بازرگانیکەین. ئەسڵەن پێم وایە کارێکی زۆر نائەخلاقیە. بۆیە سوپاسی جەنابتانەکەم، سوپاسی ئامادەبوونتان. ئەگەر بەڕێزانیش لێەوە بە هین باش ئەگەر فەرمو حەسکەی دوایە وەلات فەرمو تۆ چەندمانێک بەر ئێستا لەگەڵ بەڕێستان پێش شەڕژانی دەستوەرە باسمان لە هاوپەیمانی پێکەوەی یەکەکانی دەرکاتی ویشتی کردا هەڵبژاردنەکان وەکو نەکرا تێپەڕێدانەکە بەڵام ئێستا ڕێژەی کورسیانی کە بەدەستهاتووە کە نییە لە کورسیەک کوردستان کورسی هەیە کۆمەلگا بێت کورسێک هەر سێ لایەنەکە دەوڵەداریکردنیان لە حکوومەتی داهاتوو عێراق کردوتەوە. بەبۆ چوون ئێوە کاری پێکەوەی هاوپەیمانی ئەم سێ لایەنە و دەرگای دەرکاتی ویشتی لە بەغداد بوو کوردستان و مافە دەستووریەکانی خۆشی کوردستان ئەبێ چی بێت جۆگەکەنی پێشانی هێشتا لە نێوان هەرێم و بەغدادا هەیە زۆر جار داواکە شەڕی کورد لە ڕابردوو بۆ کەس و پارە بۆ بەغداد. ئەوە پرسیاری یەکەم مەکرا چۆن بچ شێوازەکاری هاوش پێکەوەیەکەین. پرسیاری دووەم ئەوەیە کە بۆ پەرلەمانی کوردستان جەناب باست لە ئەو دوورخێت کە ئێستا بەسەر پەرلەمان ناومێتی خەڵک هاتووە دەوترێت ڕەنگە بە پلان بەکارکرابێت لەیان دەسەڵات بەوە بۆ بێدەستشکردنی پەرلەمان و دامەزراوەیەکی یاسادانان و شاردنیکردن بۆی کە بۆ هەڵبژاردننی داهاتووکە کەمتر لە ساڵێک ماوە خەڵک هێندێکتر بایکۆتی هەڵبژاردن ئەو کات و خەباتی پەرلەمانی باوێنێت. ئێوە لایەن ئۆپۆزیسیۆنەکان چۆن لەسەر ئەم بابەتە کار دەکەن بۆی کە پەرلەمانی کوردستان بۆ دامەزراوەیەکی باڵاکانی خۆی بکات خەڵک بۆ دەوڵەتداریکردن لە هەڵبژاردن و طبعا بەنسبەت پرسیارەکەم کە یەکریزی هێزەکان بە تایبەتی هێزەکانی دەروی دەسەڵات ئێمە پێشتریش مبادرەمان هەبوو ئێستش پێشوازی لەکەین. پێم وایە هەموم هێزانی دەروی دەسەڵات ئەگەر پێکەوە بەرەیەکی ناڕازی ڕاستەقینی دەروی دەسەڵات دروست بکەن ئێمە نەک پێشوازی لەکەین هەر زۆرمان پێخۆشە بێ وە دڵنیام کاریگەری خۆشیە بێت. بەنسبەت پرسیاری دووەمەوە کە ئەمەی کە دەسەڵاتێکا بۆ بێبەهاکردنی پەرلەمانە تامان خۆی ڕاستەڕەن لە پرسیارەکەی جەنابەت کاک یادگار وابێت بەڵام من پێم وایە خۆی ڕاست شوێ بە قوتی پەرلەمانە. تامان دەسەڵات نایە پەرلەمان هەبێ لەبەرێ ئەزانە پەرلەمانی زعاجێکە، ئەزانێت پەرلەمان لێپرسینەوەیەکە، ئەزانێت پەرلەمان فەسحیەکە، ئەزانێت پەرلەمان کاریگەری هەیە. تەسەور کە نەگە پەرلەمان کاریگەری نەبوایە پارتیکەتی بۆ لێترسان یا بە دەرەجەیە کە ئێستا پارتی واهیەکە پارتی حەزەکە هیچ دامەزراوێ لەم هەرێمەیان نەبێ حتا حەزەکە حکومەتیش بێ قیمەتکە بۆ معلوماتە ئێستا سەرۆکی حکومەت پارتی نییە پارتی بان قەس بێ قیمەتیەکەت هیچ دامەزراوەیە نەماوە لەم وڵاتەیە کە قیمەت و بەهای هەبێ لە چاوی حیزب دەسەڵاتدارەکانە لەبەرەوەی حەزەکەن حیزب شت بێ کە شکر خۆشبەختانە حیزبەکانیشان زۆر بچوک بۆتەوە. سەوای لە هاتوویەتی پارتی لە کوێی 7 ملیۆن 8 ملیۆن هاوڵاتی 400,000 دەنێنن و حەفلەکەن چەپڵ لێن و هەڵەپەڕێن. ئەمە ئەو پەڕی شکستە بۆ هەیەکێتی پارتی کە دوای 70 ساڵ پارتی 75 ساڵە حیزبە یەکێتیش تقریبا 45 ساڵە حیزبە بی تۆ ملیۆنێ دەن کەم کە یانی ملیۆن دەن کەم کە هەڵپەڕی لە خۆشیە یعنی شتیوە لە دنیاانە وەتانەوە هەر بۆیە دلیلەوەی کە شکر حیزبەکانیان بچوک بۆتەوە کاری ئێمە و جەنابتان و ڕۆژنامە نووسان و کۆمەڵگەی مەدەنی و نخبە و خەڵکانی بە ئاگا و ئەوە نیە ڕەوشبەرز ئەوەیە کە وردەوردە بەهابگەرنەوە بۆ و موسسانە و ئێمە ژۆک خۆماوکوونەوەی نوێ توانیمانە بە چەند پەرلەمانتارێک و هێزی تریش هەیە بە چەند پەرلەمانتارێک توانیمیانە وردە بەهابگەرنەوە بۆ دامەزراوەکان ئەوە تا پەرلەمانێکی وا گەورە و دەستەی سەرۆکایەتی کە پێگاتۆ لە یەکێتی پارتی لە شخصێکی وەکو دکتۆر کاظمە ترسن ناوێرن یەک شخص بچاتە ناو پەرلەمان باشە خۆی یەکێتی پارتی
نزیکەی تقریبا 45 و 20 حسابکی 66 پەرلەمانتاریان هەیە بۆ لە یەک پەرلەمانتاری نەوەی نوێتسن لەبەر ئەوەی کە باوەڕکە خۆشانی زانەوەی خۆیان قیمەتی نییە بەهای نییە لەبەرەوەی ئینشاڵڵا ئێمە بە جوودی لایەنەکانی تریش واکەین کە وردۆر دە بەهای زیاتر بگەرنەوە بۆ دامەزراوەکان بە تایبەتتر ئینشاڵڵا ساڵی داهاتوو فاجعەی گەورە ڕوەدات دڵنیام خەڵکێکی زیاترە چن بۆ سەر سندوقەکانی دەنگدان. هل ستستمرون بتوزيع البنزين للضغط على حكومة الإقليم لإخفاض سعر البنزين؟ بس إذا تسمح لي هسه أرجع لك وأجاوب السؤال إذا تسمح لي طبعا. شكرا. فرم. ئاوەتێکی زۆر لە سەرەدا بۆستان خۆشە تا بەیانی مانەوە وەگەرەی ئەوەیانە کرد کە سەریان بەناوێت ئێوە بۆ ئەم گرفتە چارەسەرێکان داناوە. جارەوە یەکەمیان لێ دوانەکە کە من بۆ دڕاستکەمەوە ئەڵێ پەیوەندیمان پێوە کردوون و ئەوان بە تەواوەتیڕەتیان نەکردوێتەوە و ئەڵێن ئینشاڵڵا بە حساب لە داهاتووە دائنیشینێمە وەکو خۆمان هەر با لە بەرچاو بەڕێستانە بە هەموو لایەکی ڕوون بکەمەوە ئێمە بە هیچ شێوەیەک بۆ شاوای لەخوا بە زیابێ بە موسڵیتری دێنە بەردەمە مایکانە و ئاواهی بە ئاشکرا قسە دەکەین هیچ کۆبوونەوە و شتێکی ژێبەژێر و نهێنیمان نییە ئێمە وەکو باسم کرد بە ئەخلاق و سیاسە دەکەین بەڵێ زۆر لایەنی عێراقی و هەرێمی کوردستان پەیوەندیان بەنەوەی نوێ کردووە زۆر لایەن لە هەموو لایەنە شیعەکان سونیەکان و لایەنە کوردەکان و لایەنەکانی دەسەڵاتیش پەیوەندیان کردووە لە ڕێی کەناڵی جیاوازەوە کە ویستویانە بێن لەگەڵ نەوەی نوێ دابنیشن و بۆ بابەتی یەکڕێزی کردو بۆ زۆر بابەتی تر ئێمە ئەوە بۆ مێژوش بۆ جەنابی شانیاڵێن ئێمە هیچ شتێکمان بە قەتعی یعنی ئەوەی کە بڵێ لە ڕقا قەتع ڕەتمان نەکردوێتەوە ئێمە پێمان وایە هێزی سیاسی لە ئەخیرا خۆمە هێزێکی ئۆپۆزیسیۆنەوە تا لەناو پەرلەمانە کورسەکانمان چەنی بەرە جاری وایە لە تەنیژەکەەوە دانیشتیا جاری وایە کورسە دوو کورسی بێنە لە ئەخیرا شتێک جاری وایە لەژێر سەقفەکە ڕەنگە کۆبیتەوە لە ڕۆژێکا لە ڕۆژان بەڵام ئەمە خۆی مهمە بەڵام ئێمە قەد وەکو نەوەی نوێ وەڵامەکەشمان ئەوە بووە بە تاقی تەنها دانانیشن بەس بۆ قسەی خۆش و تۆزە ڕسم گرتن و پێمان بڵێنەوە یەکێتی و مەسەن نەوەی نوێ کۆبەتەوە یا پارتی نەوەی نوێ کۆبەتەوە یا نەوەی نوێ هێزێکی تر کۆبەتەوە پرۆژەیەکمان پێشکەش کردووە پرۆژەکە خزمەتی خەڵکەکە پرۆژەکە باسی ئەم هەموو قەیرانەی ئیسیتیا بە حەتەنانەت بە سوتەمەنی و بەوانەی کە ئیسش خەڵک لەسەر جادەیە باسی گرانبوون نیشتمەکی تیا باسی هەندێ ئیسلاحات و چاکسازی تریتیا لە هەرێمی کوردستان هەچ کات جوابی پرۆژەکان نینەوە زۆ بە موسڵیتریش دێنە بەردەم ئەم مایکانە ئەڵێن خەڵکی ناوە پارتی یایەکێتی جوابی پرۆژەکەی نەوەی نوێی یاوەتەوە ئەمە وەڵامەکانیانە ئێمە دانیشین لەسەر ئەم خاڵانە و کە داژنیشین لەسەر خاڵەکان یینەوە بەردەم مایکەکانی جەنابتاڵی خەڵکی نا لەگەڵ یەکێتی پارتیا داوای ئەم شتانەمان کردووە بۆ خەڵک کردویانە یان ناکردووە هیچ عیبێکیان نیە هیچ تۆ ئەوە عیبە بڕی لەگەڵ حیزب دابنیشیت لەگەڵ دەسەڵاتە دابنیشیت داوای پۆستکەی داوای وەزارەتکەی داوایشتی شخصی بکەی ئێمە چەندین اقتراحمان بۆ کراوە لە چەندین لایەنەوە حتا هەندێک جارۆنی هەندێک خەڵکی تری عێراقیە لە کاکە بۆ فڵانە پۆست وەرناگرن ئەمە زۆر مهمە بۆ نوێنەوە وتمانە کاکە پۆستمانە یەکلامان کردووە بۆی لای جەنابی هین وازحە یەکلامان کردووە نەوەی پۆستی حکومی نایە لە ئێستا پێمان وایە ئێمە بچینە ناو حکومەتەوە زەرەرەکەین دەنگدەرەکانمان بەدڵیان نییە ئینشاڵڵا ئەگەر لە داهاتوودا بە قوتر بوون خەڵکی زیاتر دەنگی یان نێزانیمان شوێندەستمان دیارە بێ ئەو کاتا چینە ناو حکومەتەوە هەر بەنسبەت پرسیارەکەم پرسیاری دومی کاڵەی خەڵک سەری گرتووە ئەوانە چیم لە دەستە بەڕایتەوە تۆ جەنابە خانمێکی ڕۆژنامەنووسی تۆبی لە جیاتی من بەڵ ئیمکانێتمان نیە لەبەرەوەی ئەزیزم من مەسان ڕۆژی چەندم تەسەوڕەکەی بە خۆزەما بتانزانێ بە چ زەخت ئێمە توانین تەنکەرێ دوو تەنکەر بەنزین پێ بکەین ئەڵێ زمانی بەعسە قاچاقکەین و بەرنامەی شاغێنی بڵاوەکەینەوە یعنی بەدزیەوە بە شەوە بەهینێکەوە ئەو بزنمانی بۆش هێنێ فەقیرە مجازفە ئەکا ئەترسێ هەڕەشیان لە هەموو خەڵک کردووە کەس بنزین بۆ شاسوار نێنێ کەس بنزین بۆ نەوەی نوێ نەهێنێ ئەمەی دەستمانەکەی وەکو پێم وتی بە جەناب ڕاست ڕەنە خەڵک سەرە بگرێ ڕەنە خەڵک عەزیەت بکێشێ بەس منم لە دەست دێت ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان وایە حکومت ماکە ئینشاڵڵا دڵنیام ساڵی داهاتوو نەوەی نوێ ئەم حکومڕانیە ئەگرێتە دەستۆبێتە هێزی یەکەم یا ڕۆژێک لە ڕۆژان ئینشاڵڵا کە نوێی حکومڕانی گرتە دەست ئەو کاتە ئەزاین چۆن بنزین هەرزانەکەین ئەزاین چۆن تەلەبەوەری گیرێ لە کۆلێژەکانە بێ ئەوەی پاری لێ بسەنیت و خەمی زانکۆ ئەهلیەکانی بەرپرسە حیزبەکان نبێ ئەزاین چۆن سیستەمی پەروەردە چاکەکەین ئەزاین چۆن سیستەمی تەندروستی چاکەین ئەزاین چۆن ئەو خۆبەخشانی فەرمانبەرەکان دائەمەزین ئەزاین چۆن ئاورێک لە خەڵکو لە موچە ئەی تۆ بەڵام ئێستێمە حکومەتمان بەدەستەوە نییە لەبەرەوەگە کەم و کورتێکی شێبێ و بنزینە داوای لە بردنەکەم
من داوای لێبوردن نەکەم ئەگەر ئەزیزێک لەوێ ئەوەستێ 2 ساعت 3 ساعت 4 ساعت بۆ بنزین ئەوەستێ من خۆم بەش بە حاڵی خۆم خەفەتی پێخۆم و من داوای لێبوردنی لێکم بەس ئەمەم کردووە حەز دەکەم هەچۆنە بێ هەندێک کەسێک کە مستحقن لایەنی کەم سوودمەند بن لایەنی کەم ڕۆژی جاری وایە سەدان سیارە ئەگاتە 1000 سیارە بنزین وەرەگرن سوودمەند نەبن لێی هەر هیچ نەبێ 20-25 هزار دیناری بۆ ئەگەڕێتەوە یعنی حەز دەکەم سوودێ بە خەڵک بگەێنم ئەگەر نێشم توانی بێ لە 100 سوودەکە بە خەڵک بگەێنم ئینشاءالله خوا پشتیوانمان بێ ئێوەمانان خەڵک پشتیوانمان بێ لە داهاتوودا حکومەت دەگرینە دەستەوە کاتە کاری گەورەترەکەی سپاس یەکەمیان لە ماوەی ڕابردوودا پرۆژەیەکتان ڕاتیان بۆ جوێنی پێگەێنانی حکومەتی عێراق و بەشداریکردنی کورتیدا هیچ لایەنێک وەڵامی ئەو پرۆژەیەوەی داوەتەوە دووەمیش بۆ ڕۆشتنە تەختا و پێگەێنانی حکومەتی نوێ ئێوە لە هەرێمی کوردستان لەگەڵ هیچ لایەنێک ئەتانوێت پێکەوە بڕۆن یاخود بەرەیەک پێک بێن یاخود بەتەنها لەگەڵ لایەنی ترا یاخود دەتانوێت وەبوونەوەی نوێ بەتەنها وەکو حیزبێک یاخود وەکو جوڵانەوەی بڕۆنە تەختا بەشداری ئەو پرۆسەیە بکەن دەست خۆش کاکەزان طبعا واوزامی کێتی پارتی زۆر کەیفیان بە پرۆژە نات هەستەکەم یان نێونەی حەز بکەن بەس وەکوتم بەداخەوە جاری وا دابنیشتنوانە و ڕسمی وێنەیە پیشانی خەڵک بن بڵێنەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنیشا دانیشتین ئێمە ژەمانە لەسەر پرۆژە دابنیشین هیچ مانعمان نییە بڕۆن سبەی نێم قسانی منیش بڵاوکەن و بڵە شاسا و تێتی دانیشین چێ جا خۆ تاوان نەکردووە ئەگەر شتێ مەسلحەتی خەڵکی تیا بێت بەس من بزانم شتێکە کات لە گرفانی خەڵک گۆڕی لە مەسلحەتی خەڵک گۆڕی وەڵای هیچ بەلامانەوە شەرم نییە یەشم لە بەردەم مایکەکان ئەڵەمەڵم خەڵکینە باسی ئەمە ئەومان کردووە هیچ عیبیش نییە کەسیش سبەینێ من دڵنیام سزای نوێ نادا لە بەروی داوای مافی خەڵکی کردووە بەس خەڵک سزای نوێ داگە تەسلیمی دەسەڵات بێت و تەسلیمی پارە و پۆست و وەزار بێت لەبەرەوە بەداخەوە جوابیان نیاتوە تا ئێستا یەکێتی و پارتی جوابی پرۆژەکەی نەوەی نوێیان نیاوتەوە کە هەموو خاڵەکانی خزمەتی خەڵکە باسی مادەی 140 و پێشمەرگە و بودجە و ئەو شتانەکە هیچی تایبەت نییە بە خۆمانەوە سەبار بە پرسیاری دۆم بۆی لە بەغایە لەگەڵ هێزە کوردیەکانە بین ئێمە هیچ شتێکمان ڕەت نەکردوێتەوە کاکەزان بەڵام سیرکە ئەگەر شتێ بزانین خزمەتی خەڵکی تیا بەڕاستی بۆ خزمەتی خەڵکە ئەیکین هیچ شەرمیشی لێ ناکەین ئەیکین ئەڵێن لەبەرەوەی ئەم خاڵانە ئەمەمان کردووە بەس من پێم وایە ئەمە کەیسێکی پارتی داوایەکە ڕاز نییە هیچ بۆ یەک ریزی نییە بۆ یەک ریزی کورد نییە و من پێم وایە بەش بە حاڵی خۆم بۆم دەرکەوتووە پارتیوەکێتی و پارتیش بە دەرەجەیەک زۆر دژی یەک ریزی کوردە پێی وایە کە نابێت کورد یەک ریز بێ بەردەوام شتێکا بۆی هەموو لایەنەکان دوور خاتەوە تۆ سەریکە دوای هەڵبژاردن پارتی چی کردووە بنزینی گران کردووە خواردن و شتمەکی گران کردووە خوێندکاران سزاداتەوە تا کولەکانیشی کردووە بە پارە مامۆستای گرێبەست جوابیان ناداتەوە فەرمانبەرانی جوابیان ناداتەوە موچە دواخە ئەم هەموو داهاتینەوەتە هەیە دیار نییە ئەمە لە پەرلەمانە جنێوە دات باشە من پرسیارێکم لە هاوڵاتێکی ئاسایی ئەم تەسەڕوفاتانی پارتیکە دژی یەک ریزی کوردی نییە ئەمە بۆ نییە کە کورد هەمووی لێک دابترازێت و دوور بکەونەوە لێک ئەمە یەک ریزێکی کە پارتی باسیە کرد لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەوەی ئەوان باسیەکەن قسەی ئەعلامە پارتیوێکێتی ئەیانەوێت حیزبەکانی تر تەسلیمیان بن داواکاری شخصیان هەبێ ئێمەش داواکاری شخصیمانە بۆش لە بیداتۆ ڕاماگەیان هیچ وەزارەت و پۆستمانە داواکاری من وەکو شاسوار داواکاری نەوەی داواکاری خەڵکە کەیشتیان کرد بۆ خەڵک ئێمەش بەقەدەر هاتنە پێشەوەکەی ئەوان ئەچینە پێشەوە کەیش بزانین خزمەتی خەڵک ناکەن ئێمە لیان نزیک نابینەوە سپاس پرسیارەکەمیان ئەوەیە کە چۆن ئێوە بنزین بە 500 دینار دەفرۆشن لە کاتێککە هێنانی بنزینە 500 دینارەکەیەوە لە ڕووی کوالیتیەوە ئەو بنزینە چۆرەکەی تووشیویکی بۆ کراوە پرسیاری دووەم ئەوەیە کە ئێوە کە بۆ خولیوی پارلەمانی عێراق چ پلان و پرۆژەیەکتان دەبێت وەکوونەوەی نوێ لەنێو پارلەمانەکانی لەسەر بکەن دەست خۆش کاک دڵشاد طبعا پرسیارەکەم کاکە دڵشاد مەرج نییە بنزین زۆر بکەیە ئەگەر حەزەکەم ئێوە سەحەفین پڕ بەدڵش حەزەکەم ڕۆژێ خۆتان ئەم سەحەفی ئەزیزانە بچنە سەر سنوورەکان هەرای بەنهێنی یعنی سەحەفیەکەوەی کە پیاڵن سەحافەی ئیستقسائی بزان عەزە نەبێت لە ئێران بنزین بە چەنە مەسەن لە حدود چەنە سەنن بزان حکومەت چەنە سەنێ ڕسوماتی چەنەوە یەک دوو کۆمپانیاشیاندانە ئەوانش پارە چەنە سەنن هەر بۆی بۆ جەنابتان بۆ کاکە دڵشاد و بۆ ئەزیزەکانی تر یەکلای بێتەوە بۆی بزان بنزین چەنی تێچێ بەڵام ئێستا ڕاستەکەی لە سلێمانی بنزین گرانە لەبەروی ئەو حدودەکانیان گرتووە ئەو نەباجێ خەنە سەر گران بۆ ئێمە نەوەی نوێ بەڕێگا لە ڕێکان دەستمانەکەوە با توخواشتێک تریش جوابی هەندێک خەڵکی ئەزیز بمەوە هەندێک کەس یاڵە شاسوا بنزین بە گرانە فرۆشە بە هەرزانی بە گران ئەیکڕێ بە هەرزانی فرۆشێتەوە باشە توخوا گریمانە گەرواژ بوو ئەمە عیبە یعنی ئەمە تاوانە ئێمە حیزبێکی سیاسین لە بریۆی دزی بکەین لە بریۆی نەوتی هەرێم بفرۆشین و بیخێنە بانقەکانی دەرەوە بۆ عایلەکانمان بێ پارەکەمان لە بریۆی سەرۆت و سامانی وڵات تاڵان بکەین
دین پاری خۆمان بخینە بنزین و بین بە خەڵک بەکەمتر توامە تاوانە ێ باشە تا خۆ حکوومەتی عێراقی ژواکە بنزین بەگرانە فرۆشی بەگران ئەیکرە و بەرزانی فرۆشتەوە ئەمە گریمانە گەرواژە تاوان کە جوابی جەنابتمای سێش جوابێکی ترە ئێمە گریمانە گەرواژە من شانازی پیۆکەم من شێوازی حکومڕانینەوەی نوێ بێ کە حکوومەت یاریمی کوردستانمان گرتە دەست هەر کاتێ سەرۆکوەزیران لەنەوەی نوێ بوو کە حەزەکەم قسەیە خەڵک لە یادیابێەوە تا ئێستا سەرۆکوەزیران لە پارتیە بۆ حکوومەت پارتیوکێتی پێکانەوە لەگە گۆڕانە بنزین گرانەکەن شت گرانەکەن دوای هەڵبژاردن زان چیان لە خەڵک کردووە با خەڵکەم ڤیدیۆیشی بمێنێ بۆ کاتی هەڵبژاردن بیری بێ وەتانەوەی نوێ دوای هەڵبژاردن دیسانەوە خزمەتی خەڵکەکە بەس ئەگەر ئێمە سەرۆکاتی حکوومەت یاریمی کوردستانمان بەدەستەوە بێت بەڵێ بنزین هەرزانەکەین شت هەرزانەکەین پارە زەرەرەکەین یین لەو بودجە و پارەی کە ئەمانە ئێستا ئەیدزن ئێمە هێنەوە لە خەڵکیا سەرفەکەین هەرچی حیزبی سیاسی هەیە بە تایبەتی یەکێتی پارتی مەخسەمە لە ڕێی سیاسەتەوە پاریان دەستەکەوێت جا کاکە دڵشادەگەر ئێمە زەرێژکەین عیبی چییە من تاکە سیاسیم دین پارەی خۆمان زەرەرەکەین بۆ ئەوەی خزمەتی خەڵکەین ئەگەر واژە تاوان وەکو باسم کرد ڕێگەی تر هەیە کە من حەز ناکەم باسکەم بەڵام باوەڕ کە تۆش بڕۆی بەس ڕێ و پێ بدەن بنزینە هێنی بەخوارە نەمنافسی 500 نارێکی ئێمەش بکەیت تاوان بەنسبەت فەحسەکەوە باڵە بەنسبەت فەحسەکەەوە کردومانە و شەو لە عەزەر نەوەسەرێکی لە کۆمنتەکان شاوە برادێکم دانابوو خۆی بەحساوە لە بنزینی نۆرمەلی باش ئەبێ ئۆکتانی 93 بێ ئەوەی ئێمە 95 بەرەو ژوورە بەنسبەت دوی کەوتە پرۆژەتان بۆ بەغات چییە ئەوە بووانە بوو ئێمە تاوان هەوڵ لەدەین یەکەم لەسەر ئاستی عێراق شوێندەستمان دیار بێ من حەزەکەم لەسەر و پرسیاری جەنابیش تا شتێک ڕوون بکەمەوە ئەزیزان هەندێک کەسێ حەزەکە عێراق وێران بێت مثلا هەندێک سیاسی هەیە گوێم لێ بوو ئەڵە کوڕێمە عێراقی عێراقمان چییە من پرسیارێکەکەم ئەگەر ئێستا هەرێمی کوردستان دراوسێی سویسرا و فەڕەنسا و ئەڵمانیا و وڵاتێکی تر بووە باشتر بوو یا دراوسی وڵاتێ بی ئەگەر شەڕی تیابێ نەهامەتی تیابێ ناسەقامگیری تیابێ ئێمە بەش بە حاڵی خۆمان حەزەکەین عێراقیش مستەقر بێ ئێران و تورکیا و سووریاوانش مستەقر بێ لە ئاخرا هەرێمی کوردستانیش مستەقر بێ حەزەکەین لە بری شەڕ ئیستقرار ئاوادانکردنەوە هەبێ بۆی خەڵکەکەمان خۆش بژی ئێمە پێمان وایە یەکێ لەو شتانی کە نوێنێ کاتوان لە بەغا بیکە ئەوەی موسساتی هەرێم و عێراقیش هەردووکی بە قووەت بێ لە هەردووکیا گەندەڵی نەمێنێ لە هەردووکیا محاسەسەی حیزبی نەمێنێ لە هەردووکیا دزینی داهات و زوڵمکردن لە خەڵک نەمێنێ تاوان بۆ ڕیتمە ئیژەکەین بەڵام چاوێکشمان لەسەر هەرێمی کوردستان چکە ئێمە لە ئەخیرا نوێنەری هەرێمی کوردستانی لە شارەکانی هەولێر و سلێمانی و دوهۆک و کەرکووک و ئانە دەنگمان پێدراوە بۆیە هەوڵە دێن ئەو پرۆژانی کە لە خزمەتی خەڵکی کوردستانە پشتیوانیەکەین جا پرۆژەکە عەرەبێت پێشنیازی بکات تورکمانی بیکە یەکێتی پارتی بیکە یەکگرتوو بیکە هەجلانی بیکە ئێمە پشتیوانێکین بەس بە شەرتێ لە خزمەتی خەڵکی کوردستانە بێت سوال سەکان ئەوە دیار بوو کە ئەو مۆڵەتان وەرنەگرتووە لە ساحانە سروشتەکە وەکو کۆمپانیا ڕووبێتەوە ئەوەی کە باسی شت کرد لە قسەکاندا دیار بوو کە کەواتە بنزینەکە لە خوار 500 دینارەوە دەهێنی یا بەدەر بە 500 دەهێنی بۆی کە بیدێ بە هەوڵەتیان تۆمە نەوەی نوگیری نەکردوێتەوە بنزینخانەیەک دانێ بۆ ئەوەی کە بەردەوام ئەم بنزینە بەردەوامی هەبێت و ئەم جاریان هەوڵاتیان زیاتر سوود بەرمەردی دەستخۆشیان تاوان یەکەم بەنسبەتەوەی کە ئێمە مۆڵەتمان وەرگرتووە مۆڵەتمان نەکردووە تقریبا پرسیاری دومیش هەر ئەوەیە ئەوەی بنزینخانەکە داینی دانینی من جوابمایەوە ئێمە کۆمپانیانی من کە لەگەڵ جەنابتانام وەکو کەسێک وەکو سەرۆکی جوڵانەوەی نوێنێ وەکو هێزێکی معارەزە لە بەردەم جەنابتانام لەخوا بەزیابێ سواز بۆ خوا و سواز بۆ خەڵکی کوردستان هێزەکەمان دەنگی دومی هێناوە لەسەر ئاسیێرەمی کوردستان و هەوڵ دەین لە داهاتوە هێزێکی کاریگەر بین بۆ خزمەتی خەڵک من ئێستا کۆمپانیام نییە کۆمپانیای بنزین فرۆشتنیشم نییە بنزینخانیشم نییە ئەمە ئیشیکەم بۆ خۆمی ناکەم بۆ گرفانی خۆشمی ناکەم ئەمی کە دەیکەین حکوومەتی حراج دەکەین و هیچ مۆڵەتی شوانی لە وەزارەتی ساوانە سروشتەکان و هەڕاستی شوێ ئەترافیشان پێ ناکەین ئێمە بەم دزی و تاڵانکردنی کە هەندێک موسساتی حکومی بەداخەوە ئەیکات و بەناوی حکومەت و جاریوای پارە با بۆ کۆمپانیاکەی بەناوی کۆمپانیا و سەرانە لە خەڵگەستن ئێمە یەک داواکاریمان هەیە بۆ جەنابی شڕون بێ ئەویش ئەوەیە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک وەزعی خۆی خراپە بنزینیش گرانە سنوورەکان بکەرەوە ڕسوماتی لەسەر لابەرە پارەی سەرانی کۆمپانیاکان کە ئەمە بەدەرە لە هەر بۆ معلوماتی جەناب بەدەر لە ڕسوماتی حکوومەت پارەی سەرانی کۆمپانیاکانیش لابەرە با خەڵک بنزین بێنێ کاتی خۆی ئەم دکتۆر هەواڵە و بەکرە و چەند کەسێکی تر لە محافەزەی سلێمانی عینەن کێشەی بنزین هەبوو سنوورەکان وتیان پێشنیازیان کەوتیان با سنوورەکان بکەن و بنزین هەرزان بوو بۆ نمونە
ینی زۆر ئاسان پێم سێری سندێ خەڵک هەیە مۆزوعی وا گەورە کردوێ با سنوورەکان بکەنەوە بزانم قسەی شاسوار ڕاستە ڕاست نییە بیکەنەوە سنوور بکەنەوە با هەموو کەسێ با هەموو بازرگانە بازی بێن نەک شاسوار خۆم شاسوار بازینم بۆ چێ نایشیکەم ئەوەی کە جەنابی شووتە بازرگانخانە دابنە ئیشی ئێمەنی ئوستازان ئیشی ئێمە ئینشاءڵڵا حکومەت یاریمی کوردستان بگرینە دەست کەس پێویستی بە بازرگانی شاسوار و بازینە 500 نارێکی شاسوار نەبێت ئیشی ئێمەوەیە کە حکومەت یاریمی کوردستانمان گرتە دەست خەڵک خەریکی زانست پێشکەوتن سەفەر بنیادنانەوە ئیعمار بینا ئەو شتانە بێ خەڵک بە دوای ئەوە ڕانەکە ئاردی مرۆ بە چەنە نان 6 بە 1000 یا 8 بە 1000 بانزین بە 900 یا بە 1300 یا بە 500 ئینشاءڵڵا لە داهاتوە شتی گەورەترەکەی بەس ئەمانە وەکو نموزەجێکی بچووک وڵا هەر باش بیرە خستمەوە ئەگەر دەرفەتم بن جەنابتان طبعا باسی پردی سماقولی زۆرەکرێ حەزکەم هەرم نمونەیە بۆ خەڵک باسکەم ئەزیزان ئەم شتانەی کە ئەمەی کەنەوەی نوێی کە ئەم تەحەدای بانزینە یاوی پردی سماقولی پرۆژەکە بە گەورەی مهم نییە هێندەی مەبەستمانە بۆ چێم ئیشاکەین من نمونەیەکتان بۆ گەڕم 3 دانە ساڵ سەرۆکی حکومەت جێگرەکەی وەزیرەکان بەرپرسەکان مەکتەب سیاسەکانی یەکێتی پارتی مدیر عامەکانی وەزارەتەکان وەکیل وەزیرەکان بەبێنی هەولێر و سلێمانیا هاتوچیانە کرد بەبێنی ئەو جادەیە هاتوچیانە کرد سیارەکانیان کەوتە ناو ئاوە 3 دانە ساڵ یەک مەسئولی حکومی عەقلی پێ نەشکا و ئاوە چاکە طبعا بۆ معلوماتی جەنابتان ئەوە سەد بوو خۆی بۆی نەبوو سیاری بەسەر بڕالەوەی پردەکە تاوانەبوو بۆیە بێ ڕۆژ ئەم سەدەش بۆ نەبوو بەرزیکەیتەوە چونکە ئەوە ئۆڤەرفلۆکە ئاوەکە واتە ئاوە زیاکا بێ بڕژێ هەموو فکرەکەی نەوەی من خۆم جارێکیان پیای ڕۆشنەوەی خۆم مهندسم بە مهندسێکی لای خۆیان وتم بڕۆ چاکیکە بۆری دابنێن بۆی ئاوەکە بەناو بۆرێکەیە بڕوا سەری بۆرەکەش 15 سانتیم بکەن بە قریا بە کۆنکریت کە مهندسەکەی ئێمە چوو بوو مهندسێکی وەزارەتی ئاودانکردنەوەش هاتوو بۆ لای وتوی ئەرێ ئەمە چۆن چاکەن وتوی وەڵا وا چاکیەکەن یەکسەر بۆ بەیانیانیان ئەم بیکەن خۆیان کردیان مەخسەم بە 3 دانە ساڵ بە سەرۆکی حکومەت و ئەو هەموو بەرپرسە کە بێ ڕۆشتن عەقلیان بۆ نەئەشکا پردی سماقولی چاکەن کە ئێمە چاکمان کرد ئەزیزان خۆی چیتە ناچوو دەفتەرە 10000 دلار یا 20000 دلاری تێچوو مەسەلە پارەکە نییە مەسەلە عەقلەکەیە بۆی پیشانی خەڵکی بڵێن خەڵکی نامە 3 ساڵە خۆیان بەناو ئاوەیە ڕۆن عەقلیان پێ ناشکێت چاکیکەن چۆن بەتەمای کوردستانە بۆ چاکە چۆن بەتەمای وەزعی ئێوە چاکە بۆیە ئێمە چاکمان کرد بۆی نمونەیەکی جوانتر پیشان بێت ئێستش کە بانزین دابەشەکەین تەنها بۆ ئەوەی پیشانی خەڵکی بڵێن خەڵکینە یەکێتی پارتی بیوێ هەر لە ڕقی منیش بێت لە ڕقینەوەی نوێش بێت ئەتوانێت مانە بانزین هەرزانکە کە هەرزان بوو سعرشیە کە عرض زۆر بوو تەڵەب لەسەری کەمە بێ سعرەکەشیە سپاس ئێمە ئەو جاری پێشوو باسی جوابی و پرسیارمایەوە 2-3 جۆر بانزین هەیە سەوای لێ هاتووە من تاوان لەبەر حیمایی بۆ ئەو کەسە ئەزیزانی کە بانزینەکەی خۆمی چینێکم تیای نییە بەس حرمەتەن بۆ ئەزیزانە لەبەری ئەوانە مەساڵحیان هەیە ئەم دەسەڵاتە هەڕەشیان لێ ئەکا دوور نییە بانزینخانە و مستەودەعەکەشیان پێدا نەخا هەندێک کەس هەیە لاو تەبیعی بێ کە خۆشی قازان زۆر ناگەڵە بەس حەزەکەم خزمەتی خەڵک بن هەندێک بانزین هەیە ئەگەر لێرەیە بیکرین گرانترێکە بەس هێشتا ئەو بانزینە گرانە نییە کە باسیەکەن هەندێک بانزینش هەیە کە لە دەرەوە بۆمان بێت و ئەگەر بە ڕێگەیە لە ڕێگەکان دەربچێت زۆر هەرزانەکە باوەڕ کە 450 و 475 دیناریژەکەوێت بەڵام وەکو وتم ئێمە بەسفانەوە نیە قازانجلەکەن ئەگەر گریمان شتێکیشی لێ زەرەرکەین ئێمە وەکو خۆمان شانازی پێوەکەن قەیچەکە با تۆزە شتێک زەرەر بکەین و هیوادارم حکومەتی یاریمش وەکو حکومەتی عێراقی شتێک زەرەر بکات و بانزین هەرزان بکات سپاس عفونای جەنابە بەڵێ پرسیارەکەم ئەوەیە ئێوە تەنها لە سلێمانی هەڵەتی دابەشکردنی بانزین ڕائەنێنن پلانتان لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بانزین دابەشکردن پرسیارەکەم ئەوەیە هاوڕێیانم زۆر باسی باڵەتان کرد بەڵام ئەمەوێت بپرسم ئاەوەی بووە ڕۆڵی دەبێت لە دیاریکردنی پێگەی کورد لە حکومەتی داهاتووی عێراق و دابەشکردنی وەستەکان دەست خۆشجا تخوا خانم یا من پرسیار لە جەنابە یەکەم ئەگەر مزایدە بکەین بۆی بانزین هەرزان بکەین عیبی چێ بەڕای تۆکو هاوڵاتیە ئەزام ینی منش خۆ سپاسی جەنابەکە مەخسەن خۆش جواب نەی تۆ احتیاجیە باشە پرسیارە لەو ئەزیزاناکەم کە قسە ناکەن تاوان کە پێم وایە بەشێکی بە پیان ناخۆشە لە کاتێکە خۆ ئەوش کەس بێنە بانزینی کردە سیارەکەی هەرزان دەبێت هەر ئێستا سەحەفی ئەزیزانی کە هاتوون ڕەنگە بەشێکیان خۆیان سیاریان هەبێ ڕەنە تۆ کەسێکی خزمەکە سیاری هەبێ ئەم شتەی شاسوارەکە بانزین هەرزان بکە زەرری چییە باش ئەگەر ئێمە مزایدەش بکەین زەرری چییە پرسیارەکەوە بەم پرسیارەکە عکسەوە تۆ جەنابە سەحەفی تخوا ئێوەش ئەزیزان هەمووتان حەزکەم بە سەراحەت جوان بنەوە مستەحەفیەکان 2 هەفتە لەمەوە پێش باسی بانزین گرانبوونیان نەکرد بۆ 1300 ئەگە بتوان جواب بنەوە من نەزانم سەحەفیاڵێ ڕەنگە تەحەفوزکە 2 هەفتە لەمەوە پێش بە ئاشکرا لە بەدەم شاشەکانی تەلەڤیزیۆنە ئەیانوت بانزینەیە بە 1300 گرانە بێ
تخوا هەمووتان سەحەفینەوە سەحەفی لێ هی میدیاکانی کە ڕەنگە نزیک بێ لە دەسەڵات هەیە نزیکە لە ئۆپۆزیسیۆن هەیە سەر بەخۆیە ئیستا کە بەرپرسانی حکومەت باسی بەنزینەکەن ئەڵەن چی ئەڵەن گرانە بێ ئاڵەن هەرزانە بێ ئێمە ئەو مزایدەی نەوەی نوێ دەستمان خۆش بێت مزایدە ئەکەین تەحەدا ئەکەین ناوێنی چی نایبنێ ئەیکە ناوی 225مان بەرز کردو تۆ ئێستا بەنزین 225 دابەزیەوە 50 نار دابەزیەوە ئەم جارە بزانیا 250 مهێنا بەش 100 ناریتر دابەزێ لەبەرەوە ئینشەڵا لە داهاتواشتی تریشمانەیە زەختەکەین فشارەکەین چارەسەرەخێنە ڕوو هەموو ئامانجەکەشمانەگەر نایی بنێن مزایدە یا تەحەدایە هەشتێکی ناونێن ئامانجەکەمانەوە خەڵک ئیسفادەکە ئێستا توام یەک پرسیارەکەم ئەم بەنزینە کە دابەشێکەکەنەوە دوای هەڵبژاردنیشە جەماعەت خۆ هەڵبژاردنمان لەبەردەستانیە ئیستا ڕەنگە بۆ کاتی خۆی ئەمە سوودی لێبین و حەقی خۆشمانە بەزەم بەنزینە کە دابەشەکەن شاسوار چی ئیسفادەیەکە یانەوەینە چی ئیسفادەیەکە خەڵک ئیسفادەکە بۆ خراپە مزایدەش بێ بۆ خراپە سواس سەرچاکە قەیچەک بس دم وكرسي وكاتو بجداري ناكا بس امان جوي يعني دني لاني كي قد ايش تشتم وتخرج من باسي وكا وان كان يشوفون وان شو بنو بجداري ناكا هاتشنو بشي قصيده الصلاه استورونا كما سباس من نظامته بساري خدني بخوا خلقوا نالت نوين هاد كرسي بجداري ناكا يا بس خبرك ولا كرسي بينهم دەست خۆشکاگەکان تاوان جارەوەی کە ئەو قسەی کە ئیکەن ئەڵێن ئەوە نوێنێ دەنی لایەنێ با جاری پێشش جوامەوە لەگەڵ ڕێز و حرمەتمە تاوان لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ جەنابیشت کە سەحەفی من ڕێزی جەنابتان لەگەڵ ڕۆژگار ئێمە سێش خۆمان پشتیوانی میدیاکەین و ڕۆژگارە خۆم سەحەفی بووم و خاوەن امتیازی جەریدەیە بووم بەس حەزەکەم سەحەفی ورتر بێت ئەو سەحەفی ئەزیزانەی کە ئاڵێن نەوەی نوێ دەنی فلانە لایەنە پرسیارێکیان لێکم توخوا بزانم ئیزانن ئایا ئەزانن ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 2 ملیۆن کەس دەنی نەداوە 2 ملیۆن کەس هیچ لایەنێ هەبوو لە ڕابردووە 2 ملیۆن دەنی هەبێت هەرمە خۆی بۆ خۆی وەڵامی شتێکی تر لە ساڵی 2009 بۆ نە کە بزوتنەوەی گۆڕان دروست بووە 470,000 لەسەر خەیاڵ نیم دەنی هەبووە هەموو کوردە و کاتە دەنەرانی کوردبووی هەبووە 2 ملیۆن و 100,000 کەس یا 2 ملیۆن و 200,000 کەس دەن بە ئێستا بۆ معلوماتی جەناب 3 ملیۆن و دەنەیە واتە ملیۆنێک و 300,000 دەنگدەر زیاد بووە ئەرە بەجددیم سیاسیانەی تر و بەشێک لەو سەحەفیە ئەزیزانە ئاگیان لێ نییە بەجددی ملیۆنێک و 300,000 دەنەر زیاد بووە لە ساڵی 2009 بۆ ئەمڕۆ ئێوانە دەنەرن هیچ حیزبێکیش نین گەنجی تازن پێگەشتن سێهەم کەوتم بەداخەوە تاوان قسەکەم وەجه نییە بۆ جەنابەوە سەحەفیە وەجهە بۆ دەسەڵات ئەم قسانە بڵاوە کاتەوە زانێت چی ئێمە جواب نینەوە نازانین جوابینەوە پارتیوەکێتی 500,000 دەنی کەم کردووە و گریمان بزوتنەوەی گۆڕان 200,000 دەنی کەم کردووە 170,000 دەنی کەم کردووە یعنی خەڵکی ناتەوە گوێ لەم نوکتەیە بگرن پارتیوەکێتی ساچی بەرپرسی حیزبی محاسبەیەکەن لا بن پیان وایە شکستیان هێناوە 9 ملیۆن دەنیان کەم کردووە مقارنەن بە 2014 830,000 دەنیان کەم کردووە بەس حیزبێکی تر 100,000 دەنی کەم کردووە ئەڵێ وەڵا نەوەی نوێ سەوتی حیزبە بە بەس 9 ملیۆنەکەی یا ملیۆنەکەی ئێمەی نەبردووە من پێم وایە نەوەی نوێ جارێ هەر هێزێکی جەماوەریە و بە پێی داتاکان لە دهۆک و تاخانەقین لەخوا بەزیابێت سەوتی هێناوە لە هەولێر و دۆک بەس بڕۆن سەیری دەنەکانی نەوەی نوێ کەم بزان چەنە ئێستا ئێمە لە نەوەی نوێ لەخوا بەزیابێت بەس لە هەولێر 3 کورسیمان هەیە خۆشتان نەزان و هێزەی کە بەڕێز باس کرد پێشتر لە هەولێر لە باشترین حاڵتا 2 کورسی هەبوواتە ئێمە هەر کورسیەکمان ئیزافە کردووە لە کەرکووک کورسیمان بردووە کە پێشتر هێزی معارزەی دەرویەکێتی پارتی کورسی نەبردووە نەوەی نوێ ڕۆژ بە ڕۆژ فراوانترە بێ ڕۆژ بە ڕۆژ جیلێکی تازە هەر بۆ معلوماتی جەنابەت کاکە ئەرکان بۆ معلوماتی بینەرانی ئەزیز ساڵانە 105,000 دەنگدەری تازە زیاکەن هەموو ساڵە 105,000 حەڤە ساڵیە بن بە 18 ساڵی ئەوانەی کە سیاسەتەکەن ئاگیان لە دنیا نییە ئەم شەریحەیە حسابی بۆ ناکەن دیارە یا پیان وایە ئەمانە دەنگدەر نین ئێمە کێشەمان حیزبەکانی تر نییە ئێستا ئەوەی نەوەی نوێ کێشەی ئەو 2 ملیۆن و نیو دەنگدەریە کە هاوڵاتیە کە نەچون بۆ دەنگدان کێشەمان حیزبەکانی تر نییە دەنی حیزبەکانی تر پیرۆزی خۆیان بێ بە پارتیشەوە و بەیەکێتیشەوە دەنەکانیانەوە کەمە پیا بە غیلیان هەر پێ نابە منە بەش بە حاڵی خۆمە چێ بە پارتی و 560,000 دەنەی هەبێت هیچ قیمەتێکی نییە ئەگە خەڵک بچێ بۆ دەنان پارتیە بێ بە کەمینە ئێستا بۆ معلوماتی جەنابتان پارتی لە هەرێمی کوردستان کاڵەن 7 ملیۆن کەس هەیە یعنی لە سەتا تقریبا لە سەتا 7 بۆ 8 دەنگی خەڵکی بردووە و ئەگەر دەنگدەرانیش حساب بکەیت 500,000 تەقسیمی 3 ملیۆنیەکە یەک لەسەر 7 واتە لە 115 دەنگی هەموو دەنگدەرانی بردووە 15 لە 100 چییە پیا بەغیلی پێبەرێت
85 لە سەد ماوە حیزبەکانی تریش با 15 تریش بەرن هێشتا 7 لە سەد ماوە نوێنێ ئیش لەسەر و 7 لە سەد تاکات سپاس دەستخۆش پرسیارێکی جوانە و من سواز بە فرسەتی ێزان باسیەوە بکەم ئەم قسەم با بۆ مێژوو بمێنێتەوە بۆ هەموو ئەزیزان ئێستا نەوەین و هەندێک هێزی تر دەنگیان هێناوە و بەشێنین لەم دەسەڵاتە ئەگەر من پێش ئەم ئینتیخاباتێش هەر بۆ معلوماتی جەنابێ و ڕەنگە بەشێک لەم سەحەفیانش شاهید بن بە کتابی ڕسمی کتابان تەوجیهی ئەزیزان و برایانمان کرد لە یەکگرتووی ئیسلامی لە کۆمەڵی ئیسلامی تەسەوڕکەن جەماعەت 9 کورسی هەیە لە هەولێر و سلێمانی ئامادە بوون ئێمە وەکو نەوەینێ 5 کورسی بدەینە برایان لە کۆمەڵی ئیسلامی و لە یەکگرتووی ئیسلامی خۆمان 4مان بۆ بمێنێتەوە وتمان بەس بە شەرتێ با بەرێ دروست بکرێت نەیان کرد جاری وا بە یعنی ڕەنگە پیان وا بێت سەوتی خۆیان باشە یان نوێی خراپە یا ڕەنگە هەندێک هێز پێی واوێ لەگەڵ یەکێتی پارتیا تەنسیق بکا باشترە وەک لەگەڵ نوێی نوێ بەڵام ئەوە بینیتان ئێمە لەخوا بەزیابێ سەرکەوتوو بن و هیوادارم ئەوانش لە داهاتووە لە ئێمە زیاتر سەرکەوتوو بن خلاصەی قسەکەم وایە لە ڕابردووە پێشنیازمان بۆ کردوون ئێستش جاری تریکەمەوە هەچ کەسێ خۆی بە دەنگی دەرەوە یەکێتی پارتیە زانێ هەچ کەسێ واللهی ئامادەین یعنی من ئامادەم جێگەکەی خۆشمی بەمێ و ئەمە بۆ بەس بۆی ئەلام و ئەوانە نییە بە فعلیش ئەی سەلمێنی هەچ کەسێکی بەڕێز پێی وایە من موشکیلەم با ئەو بێتە شوێنەکەی من مەقسەم لەو سیاسی و خەڵکە ناڕازیانەیە کە خۆیان بەوە جەهەزانن کە خۆیان بە خەڵکی ناڕازیە زان وە خۆیان بە دژەیەکێتی پارتیە زان هەچ کەسێ پێی باشە ئەگەر لەگەڵ منی شائیش بکات لەگەڵ نوێنێ شائیشە ئەیخێنە سەر و سەرچاوان هەچ هێزێکی سیاسی دەرەوە یەکێتی پارتی پێی باشە گروپێک بەرێکی ناڕازی دروست بکرێ سوپاسیەکەین و تەقدیریەکەین بەڵام بەڕاستی ئەگەر خەڵکی حەزی بەمانە نەبێ بەردەوام حەزی بۆ بێ بەعکسەوە ئێستا من یعنی هەستەکەم کە یەکێتی پارتی حەز دەکەن هەندێک گروپی تر هەندێک شتی تری سەر بە دەسەڵات دروست بێ بۆی ئەوەی تر دەنگی خەڵکی ناڕازی پەرتەوازەکە پێم وایە خزمەت بە دەسەڵات دەکات ئەگەر نا هەچ کەسێ پێی وایە پێویستە بەرێک دژی دەسەڵات دروست بکرێت ئێمە ئامادەین و ئەوان ساحیب ماڵن و چیاڵێن ئێمە ئەوە ئەکەین سپاس قوربان بەس ئەو بالنسبة للسؤال والله عفوا والله با فرم هەستەکەم لەم تەوقیتیا پارتی بە دەرەجەی یەک هۆکارە بەڕێ بۆ تێکچوونی یەکریزی کورد لەنیا خانوانە لەبەرەوەی لەنیا خان پارتی ئێستا دیقەتی بەس دەستی سەرۆکاتی پەرلەمانی بەدەستێت چکە ڕاستە سەرۆکی پەرلەمان لە یەکێتیە بەس دوو کەسی تر لە پارتی یاخود لە پێکهاتەکان کە پارتی دەنگی پیاوە دەرچووە ئەم دوو بەڕێزا توان جەلسەکان تاعتیلکە نەتوانن جەلسەکان شت بخەنە ناو بەرنامەوە ئەمان تۆ سێری کە لە ناو پەرلەمانە دکتۆر کاظم ئەگەر تەسەڕوفێ بکا کە تەسەڕوفەکەی دژی سیستەمەکەی دژی شەخص نەبووە سزایەدەن بەڵام زەلامێ جنێوی ناشرینەدا پارتی یا دەستەی سەرۆکایەتێکە جگەلوی کە پەرلەمانتارەکە هی پارتیە پارتی بانقەس پێی وتۆ وا بکە بۆی خەڵک کێشەی لەبیر بچێتەوە سزایشی نادا ئەمە بەسیترین شتە بۆ تێکچوونی یەکریزی کورد باشە تۆ پێم بڵێ تۆ جەنابە سەحەفیەکی چۆن حیزب سبێنێ لەگەڵ یەکێتی پارتیە بڵێ من یەکریزم لە کاتێکە تۆ لەم لاوە جنێوی ناشرین بی چۆن سبێنێ ئێمە وەکو نەوەینێ لەگەڵ یەکێتی پارتیادا بنیشین بەڵام تۆ بنزین گرانەکەی حکوومەت بەدەستوێ بنزین گرانەکەی حکوومەت بەدەستوێ ئارد گرانەکەی حکوومەت بەدەستوێ جوابی تەلەبە نایەتەوە تەلەبە کولیەکانیشی کردووە بە پارە جوابی مامۆستای وانە بێژ نایەتەوە جوابی خۆبەخشانی تەندروستی و فەرمانبەرە گرێبەستەکان نایەتەوە باشە ینی من چی بکەم تۆ خۆ بخەرە شوێنی من تۆ خەڵکێکی حیزبێکی معارضە ئێوە ئەزیزان هەمووتان حیزبێکی ئۆپۆزیسیۆن خەڵک دانی پیاوان بۆی ئۆپۆزیسیۆن بن لەم لاوە حکوومەت ئازاری خەڵکەدا تۆ چی لەگەڵ حکوومەتا یەکریز بیت لەگەڵ حیزبەکانی پێگەنەری حکوومەتا یەکریز بی لەبەرەوە پێمان وایە پارتی بە ئەنقەز واکە پارتی حەز ناکە کوردیەک بێ پارتی بە مەبەست حەزەکە معادل کورد دووبەرکی تێدا بێ بۆی قەت میلەتێکی یەکگرتوو نەبین و بە یەکریز و یەکگرتوو نەچینە بەغدا ئەگەر وانە بوایە ئەگەرم قسەی وانە بووە با خەڵک بە حەساسیت جواب نێتەوە ئێستا پارتی یەک دنیا ئیسلاحاتێک لە ناو حکوومەتە لە ناو پەرلەمانە ڕێزی خەڵکی ئەگەر ڕێزی خۆپیشاندەرانی ئەگەر ڕێزی ئۆپۆزیسیۆنی ئەگەر ئەو کاتە هەمووشمان بە جۆرێکتر مامەڵەمانە کردو من بە جۆرێکی تری جوابی ئەم قسەی جەنابتمە
پێم وایە بە دەرەجەی یەک پارتی لە ئێستادا هۆکارە ڕەنگە یەکێتی ئیستا بەس من ئەمەی کە ئیستا ئەیبینم بە ئینسان بۆ ئینسافەوە قسە بکە یەکێتی لەگە پارتیا لە 30 ساڵی ڕابردووە بەرپرسە لە هەموو ئەمانی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە ئەوە تەبریئەی ناکەم بەس لە ئێستاە مەسەڵەن یەکێتی تەسەڕوفێکی ئیبتیزازی نەکردووە بۆی ناوماڵی کورد تێگودا لەم دەقەیەمی کە من باسی یەکەم. السؤال نطرح على حضرتك، هل ستستمرون بهذه المبادرة لحين انخفاض أسعار البنزين؟ هذا أولا. ثانيا، جميع محافظات العراق بدأت من كردستان سعر البنزين 450 وعالي الأوكتان. صح. حكومة الإقليم ليش ما تشتري من هذا وتجي تبيع مثلا 500 ماذا يفيده؟ 550. شكرا. أول شيء طبعا ماذا يفيده إذا يشتري بنزين الأرخص ويبيعه هنا، لأن شركاتها ومصافيها يتضرر. طبعا بس للتوضيح للقنوات العربية، بعد سنة 2004 الحكومة العراقية أهدى مصفاين مال النفط، أهداها لحكومة إقليم الكردستان بشرط أن يكون ملكا لحكومة إقليم الكردستان وأن يستخدم لغرض خدمة المواطنين. ولكن مع الأسف الحزبين الحاكمين في إقليم الكردستان استملكا هاي المصفاين باسم شركتين حزبيين، وهسه المصفاين ينقبون النفط والوقود وينتجون الوقود